بەناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان ئازیزان خۆشەویستان ئێمە ئێستا لە خزمەت ئێوەی فێرخوازی و زانستخوازی گوڵ و گوڵەباغداین لاوانەیەکی تازەی بەرنامەی ئیملاق ئەدۆب ئافتەر ئیفێکێت ئایزان خۆشەویستان ئێمە بە درێژایی نزیکەی 53 وانەی ڕابردوو لە خزمەت ئێوە بووینە هێدی بە زۆربەی بەشەکانی نێوان ئافتەر ئیفێکتدا هاتینە خوارێ کە ئەوانەی بۆ کار و پرۆژەکانی ڕۆژانە و بۆ کارکردن لەنێو ئافتەر ئیفێکتدا زانینیان زۆر گرنگ و بنچینەیە. وا دیارە هەموو شتێک سەرەتای هەیە و هەروە کۆتاییەکەشی هەر مسۆگەرە بەقاومانەوە تەنها بۆ ذاتی ئەڵڵایە. جا ئازان خۆشەویستان ئێمە وا لەوە ئەواخری ئەم کۆرسی ئەدۆب ئافتەر ئیفێکتداین هیوادارین بە درێژایی ماوەی ڕابردوو توانی بێتمان خزمەتێک بە ئێوەی ڕەوتی گەنجانی فێرخوازی زانستخواز بکەین کە ئەوانەی هەموو غەمیان هەموو بۆ ئەوەیە کە بتوانن چۆن پرەوبە بە توانەکانی خۆیان بدەن چۆن خۆیان پێش بێخن چۆن ڕۆژانەشتی نوێ فێر بن و هەروەها کاتەکانی خۆیان وەبەرهێنان بە کاتەکانی خۆیان ئەنجام بدەن تاوەکو بتوانن داهاتوێکی گەشت بۆ خۆیان بۆ خانەوادەی خۆیان بۆ کۆمەلگای خۆیان وەروەها بۆ ئەوەی کە بتوانن کە جوانترین خزمەت بکەن و خودداش لە خۆیان ڕازی بکەن. جا ئازیزان گەردەنی ئێمە ئازا بکەن ئینشاڵڵا وانەیەکی کۆتاییشمان دەبێت لەوانەیە کۆتاییشدا پەیامی کۆتایی بڵاو دەکەینەوە. بەڵام ئەگەر هاتوو ئێمە قسەیەکمان کردووە شتێکمان کردووە یان برین زاروێ ئینسان ئەوەی کە دەری دەبڕێ لەگەر ئەوەی لە ناودڵیدا زۆر لێکتری جیاوازە من لەوانێ هاکەزای قسەیەکم کردووە بەس لەوانەیە لەسەر دڵی هەندەکان زۆر قوڵس ڕاوستاین بەس دڵنیا بن من جگە لە کەلیمەی سوپاس جگە لە گوڵ و لە جگە لە ینی زمانی گوڵ هیچ ترم نییە بۆ ئێوە ئەوەی کە گوترایە لوغەوی بووە گەردەنم ئازا بکەن ئەگەر هاتوو شتێک ئێوەی ناڕەحەت کرد بێ. بەڕێزان خۆشەویستان ئەمڕۆ دێینە سەر شتێکی زۆر گرنگ و میهیم بە ناوی نۆڵ ئۆبجێکت کە بەڕاستی کاری زۆر گرنگ و ناوازەی پێ ئەنجام دەدرێتن بۆ تعدیلات بۆ هەر پرۆژەیەکەواتۆ لە ئافتەر هەتا بێگومان پێویستت پێ دەبێ بۆ ئەوەی باسی نۆڵ بکەین با ئێمە بین سەرەتا کەمێک ئۆبجێکتات لێرە دروست بکەین تاوەکو هەندێک لێر بکەینەوە وەروەها کاریان لەسەر بکەین. ئێستا ئێمە دەینێ بەشی برین ئۆبجێکتاتی ئێرە کە لێرە هەمانە برین ڕەکتەنگڵمانەیە کەورەکو بێشترش باسمان کرد با لێرێک دروست بکەین بۆ ئەوی زیاتر ئێمە لە ئیشەکەی خۆمان تێبگەین. ئێستا ئەو لێرێکمان کردەوە بە ناوی شەیب لێروان کە بڵین ڕەکتەنگڵە اینجا کلیک لەم بۆشایە بکەین تاوەکو بە لێرێک سەر بەخۆ بتوانین دانەیەکی تریش بکەینەوە ئەم جارە بین بڵین ڕاوند ڕەکتەنگڵی بکەینەوە ئەلێرە بە شێوازێکی زۆر ساکار و سەرەتایی ئێستا تێتان دەگەینم کە نۆڵ ئۆبجێکت چی پێ دەکرێت زۆر کاری جوان و ناوازە و گرنگی پێ ئەنجام دەدرێتن وەروە ئاسانکاریەکی زۆر گرنگ بۆ ئێوە دەخاتە بەردەستان. ئێستا ئەوچەند ئۆبجێکتێکمان دروست کرد بادانەیەکی تریش لەمە دروست بکەین لای سەرەوە بە گچکەیژبی کێشە نیە زیاتر مەبەستمان ئەمە چوە سەرەوەی چێ با کۆنتڕۆل لێ بدەین ئەلێرە کلیک بکەین هیچ لە لێرەکان تحدید نەبێت تاوەکو بە لێرێکی سەربەخۆ بێن نەوەکو ببێت بەشێک لە لێرێکی تر ئەمە بەم شێوەیە ئەمانەمان دروست کرد. ئێستا بڵین ئەلێرە ئەمە کاتێک ئەوانەمان دروست کرد لێرە ڕەنگەکانی بگۆڕین طبعا ئەمە زۆر کاری گرنگ و ناوازی پێ ئەنجام دەدرێت لە دروستکردنی پەردە هەر یانی لە دروستکردنی ترانزیشن هەر لە دروستکردنی دیزاین بەم شەیپانە شتی زۆر سەیر و سەمەرە ئەنجام دەدرێتن کە تۆ پێت ئەنتیکەیە یانی پێت سەیرە پێت شتێکی برین سیر و سەمەرەیەکەوە چۆن بتوانین چۆن توانراوە لە ڕێگای ئەم شەیپانێکەوە لێرەیە ئەم پرۆژە نابوو جوانانە ئەنجام بدرێت پێش بەخوای گەورە ئەگەر کرا لەوانەی ئیزافی یان لەوانەی برین لەوەی کە چیمان خوێندووە چیمان نەخوێندووە تەطبیقات لەوانەی تەطبیقات بینە سەری ڕەنگێکی جیاواز هەڵبژێرین ئەو کات دەزانین کە چۆن توانین سوود و قانزاز یان سوود لەم شەیپانە وەربگرین کەەوە ئێمە هەمانە هەروە دەتوانین تێکستێک زیاد بکەین ئەمە زیاتر بیرۆکەی ئێمە لە بۆچیە بتوانین با ئێستا لێرە یودا بگرین ئەوانە قەپات بکەینەوە جارێکی تر یودا بگرین اینجا ئێستا بە تێکستێکی بنووسین برین وانەی چەندە 54 وابزانم ئەگە غەڵەت نەکرد بێ نەی 54 زۆر ئۆکەی دەتوانین ڕەنگەکەش بکەینە سپیبە شتێکی لەو بابەتەبی ئەمە زیاتر لە بۆ تێگەاندن و پێگەاندن و شتانەیە. ئێستا ئێمە لێرە وانەی 54مان هەیە لە وانەیەک باسی ئەجێسمێن لێرمان کرد جیاوازی نێوان برین نۆڵ ئۆبجێکت لەگەڵ ئەجێسمێن لێر لەوەدایە ئەجێسمێن لێر وەکو چیە وەکو چاویلکێکە کە لە چاو بکرێتن لە باتی هەمویان
فلترات دەدێ ئەو لەسەر هەمان دادەنیشێ بەڵام فلتر لە ئەساسدا لەسەر ئەجسمێن لێر دانیشتووە بەڵام تۆ ناتوانی حرەکە بە ئەجسمێن لێر بکەی حرەکە بە هەمویان بکە یعنی بەس دەتوانی وەکو چاویلکە بێتن بەس نول ئۆبجێکت جیاوازەکەی لەوەیە عینەن هەمان شتی وەکو ئەجسمێن لێرە لەسەرەوە تۆ لێرێک دروست دەکەی چۆن بتانی ئەمانە هەمووی لەیەک لێر وەکو گروپێکی لێ بکەی حرەکەت بە نول ئۆبجێکت کرد هەر هەمان حرەکەکەی وەربگرن هەمان حرەکەی وەربگرن وەکو گروپینگە یعنی بەس کاری ناوازەتری پێ ئەنجام دەدرێتن هەتاوەکو زیاتر ئێوە ڕوو بچن بەنێو بەرنامە ئەدوب ئەفتەر ئیفێکت زیاتر شارزاییەکە پیادەک با ئێستا ئێمە بینە سەر ئەمە و هەروەها چی لێ بکەین با کیفریماتی بۆ بکەینەوە سکیڵی دابگرین ئەمە دیارە ئاخردانەیە سکیل ئێستا بگرین ئەمە سکیلمان کردەوە ئەم کیفرێمەی زێ ناکەین بەس کیفرێمی دووەم تۆزێک بچوچکەینەوە بینە سەر ئەمەیان ئەمە سکیل نەبێتن با بکەین ڕۆتیشن کیفرێمەکەی بکەوە ئەم کیفرێمە دەستکاریمەکە شفت لەگە دابگرێتەوەکو لەگەر ئەوەی خوارێ و مطابق بین ها یەکسەر لەوێ ئەوە دەکاتن تاسەی دەکا ڕادەوەستی اینجا با تۆزێک ئەمەش بسوڕێنین ئەم لێرەشمان کردەوە اینجا دێنە سەر ئەمەیان و لەسەر ئەمە بە ئەلێرە بکەینەوە بزانین چیترمانەیە ئێستا لە زەهنێ ترانسفۆرمەکان پۆزیشنەکەی ئەگەر بگوازینەوە کەواتە با کیفرێمی پۆزیشن بکەینەوە تۆزێک بیبینە خوار نا دەستکاری ئەمە ناکەین وەکو ئەوانی تر دەیێنی شفت دابگرە اینجا دەیهێنیە خوار زۆر ئۆکەی دوای دەینە سەر ئەمە کیفرێماتی ئەوەش بکەین و بزانین چی لێ بکەین باشە ترانسفۆرمەکان بینە سەر سکیل بە ئەوە شەر سکیل بێ یەکەم دانە شفتی لەگە دابگرە بی بە ئەنجا شفت دابگرە ئەوە گیر بوو لێرە و پاشان دەتوانین گەورەتری بکەی بەم حرکاتانە و دوایینیان تێکستەکەش دەتوانین ئۆپاسیتیەکەی بکەینەوە بڵێن کیفرێمی ئۆپاسیتی ڕاکێشین شفت لێرە داگرین اینجا لێرە ئۆپاسیتیەکەی کەم بکەینەوە بەم شێوەمان لێ کرد ئێستا ئێمە ئەم حرکاتانەمان تۆمار کرد ئەگەر ئێستا یودا بگرین ئێستا ئێمە هەڵدەستین بە پلەیکردنی بەڵام ببینن لەوانەیە خاوەیەکە بێتن لە کاتی پلەیکردنەکە ئەمەش معالەجە دەکرێتن لەبەرەوەی زۆر جار تۆ لە کاتی ئیشکردن لەوانەیە فریم بە سێکەند تێبگەی و سێکەند بە فریم تێبگەی زۆر لێکتی جیاواز ئێستا مەشام بکەن ئێستا کاتێکەوە پلەی دەکەین گۆڕانکاریەکان زۆر 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 بەتیئە لەبەرچێ لەبەر یەک شت ئێستا ئەگەر ئێمە یودا بگرین ئەمە بکەینەوە دەبینین ئێمە 40 سانیەماندانەوە تەمان 40 سانیا زۆر زۆرە بتێ لە خلالی 40 سانیا حرکەتم بۆیە دەی کێشیەوە کەمی دەکەیەوە ئەگەر هاتو تۆ سێکەند یان فریم بە سێکەند تێگەیشتبی یان برین سێکەند بە فریم تێگەیشتبی ینی ئێستا کاتێکەوە تۆ تەواتی دەکەیەوە ئەگەر تەماشاکەن ئێستا ئێمە چوونە سەر فریمات هەر سێکەندێک کەواتۆ کە کۆمپۆزیشن دەکەیەوە نزیکەی ئەمە ئەگەر خۆش حسابکەن دەبتە 25 فریم 24 فریم تا ئێرە بۆیە تۆ دەتوانی لێرە بەسەر فريمات بڕۆ یعنی لە چەند فريمێک ئێستا بێن ئەو سێکەندە لە 24 فریم پێکاتوە اینجا دەتوانی بکەی 20 فریم یعنی حرەکەکە لە خلالی چەند فریم بێتن 20 فریم یعنی کاتێکەوە تۆ بە تەواوەتی زوومت کرد فریمەکان بەدیار دەکەون یان بکەینە با یەک سێکەند بیتن یەک سێکەند بیتن بەم شێوەیە واروەها دەتوانی بکەینە ئیزیەکەشی لە بۆ دابنین ئەلێرە یان ناین دابگرین بە هەمان شێوە یو دابگرین ئەمەش بکەینەوە یان هەمیان بکەینەوە یان دوسێ قلەسێک بکەینەوە ئەمە تهدید بکەین بینینەوە چێن دەرێ لەگەر ئەوە مطابقکەن شفت دابگرین یەکسەر کلیکی لای ڕاست دەتوانین دووبارە ئەمانە هەمیان پێکرا تهدید بکەین لەسەر کیبۆرد F9 یان لێرە دەکەینە ئیزی ئێستا تەنها ئەمە مایە یو ئەمەش بکەینەوە ئەمە یوەکە دابگرین بینینە ئێرە شفت دابگرم مطابقکە ئەمەشیان بکەت چێ ئیزی بەم شێوەیە حەل چونکە نامانەوە یەک چل سانیە لەگەر ئەوەندە فرێمە زۆر فەرقی هەیە دەبین حرکاتەکان سەریعتر دەبێ واروە خوتوەی دووەمیش تۆ دەتوانی ئەم کیفرێمانە برێن کیفرێم بە کیفرێم ئەلێرە تهدیدیان بکەین سی اینجا دەتوانی دای بنیتەوە بەس ئەوەن دەینێ بەجەماعی بتێنێ ئێستا بمانێ ئەوەی هەموو کۆپی بکەین دابنینەوە ئافتەر ئیفێکت ئەوەی نییە بۆ ئەنجامدانی ئەمە پڵەگئینەکەیە ئەگەر کاتێک پێویستان پێبوو ئەوە دەتوانم ناوی پڵەگئینەکتان بدەمێ کە دەتوانی بە جەماعی کیفرێمات کۆپی بکەی و دابنی ئێستا ئەمە لێرە تۆزێک کارەکە تاخیر دەکات کاتێکەوە تۆ هەڵدەستی دانە بەدانە ئەمەش دووسان کۆپیکەینەوە ئەگەر یەک کۆنتترۆل ئەی هەبا لە بۆ هەمووی زۆر مهم دەبوو یعنی زۆر دقیقتریش دەتوانی کیفرێمات دابنەی ئەمە دووبارە دەتەوە هەمان حرەکەی کە دیاری کراوە دەتوانی دووبارەی بکەیەوە وانەکە زۆر سەرەتاییە بەڵام زۆر گرینگە تۆ بۆ لێڕاهاتن و
بۆ ئەوەی دەستت لەسەر کیفلیماتیش لێ ڕابێ جا ئێستا ئەمە ئەوەندە حرەکەمان دووبارە کردو حرەکان زیاتر دەوێت بێگومان دەڕوا و دێ و دەڕوادێ بەم شێوەیە ئەگەر سەرنج بدەن ئێستا نمونە برێن ئەمە پرۆژەیەکی سەرەتایی ئێمەیە کە پرۆژەیەکە لێرە کراوەتەوە بزانین چۆن بتوانین لە ڕێگەی نول ئۆبجێکت ئێمە حرەکات و سەکەناتی نوێت تۆمار بکەین دێ سەر ئێرە دەچین نیو کاتێکە دێ بەشی نول ئۆبجێکتەیە وەروها دەتوانین بچێ بەشی لێراتیش لە بەشی لێراتیش نول ئۆبجێکتەیە کە ئەمان شتە لەسەکی بۆ کۆنتڕۆل ئاڵشفت وایە دادەگری یەکسەر نول ئۆبجێکت دەبێتەوە نول ئۆبجێکت یعنی لێروکانە چوارچێوەیەکیدا ئەم چوارچێوەیە کە تۆ دەیهینی و دەیبێ یان شتێک لەو بابەتە تەنها لە بۆ ئەوەیەکەوە تۆ ئەنکەر پۆینتەکە یان برێن چەقی گۆڕانکاریەکان بتانی دیاری بکەی لە کوێن دەرەوە سەرچاوە بگرێت ئەگە ناشتێکی ئەوان نییە بەس بۆ ئەوەیەکەوە تۆ لە بەرچاوانت بێ و هەروەها ئیشی نۆڵ ئۆبجێکت چییە لەو فۆرەزنا ئێستا تۆ لێرێک لەم لێرانە یعنی ئێستا ئەمە دوو ئەوە سێ ئەمە چەند لێرمان هەیە یەک دوو سێ چا برێنە تا شەش لێرمان هەیە بە نول ئۆبجێکتەوە بمانێ ئەوانە هەمووی گرێدرا و بکەین بەیەکەوەیان ڕەبت بکەین لە ڕێگەی نول ئۆبجێکت دەکرێت تۆ هەمووی تهدید دەکەی کە هەمووی تهدید کرد این زادەی ئەلێروکانە پارنت لینک دادەگری کە پارت لینکت داگرت بۆ هەر کامیان ئەلێرە یەکسەر هەر هەمویان ڕەبوت بوون بە نول ئۆبجێکت کەواتە ئێستا ئەلێرە تۆ هەر حرەکەیەک و هەر سەکەناتێک بە نول ئۆبجێکت بکەی لە ڕێگەی ترانسفۆرمەکانەوە ئەوە یەکسەر هەر هەمووی هەمان حرەکە هەمان سەکەنات وەردەگرین ها ئەگە ببینن هەر هەمیان پێکڕا دەسوڕێن گەورەی بکەی هەر هەمیان پێکڕا گەورە دەبن واروها بچووکی بکەیتەوە یان برێن پۆزیشنی بگۆڕی یان ئەنکەر پۆینت یان هەر شتێک لەو بابەتانێکەوە هەیە هەر هەمووی هەمان حرەکە و سەکەنات وەردەگرێت کەوا تۆ پێشترێ ئەنجامت داوە لەگەڵی جا ئەزن خۆشەویستان نۆڵ ئۆبجێکت کاری زۆر جوان و ناوازی پێدەکرێت هەروەکو ئاماژەمان پێدا تۆ دەتوانین لە ڕێگای ئەم نول ئۆبجێکتەوە حرەکاتی وابەستەیی کە هەر هەمیان بگرێتەوە بەیەکەوە ئەنجام بدەیت زۆر جار دەبینی کە کۆمەڵ لێرەکان هەمویان دێن اینجا تۆ دەتوانی لە بەشێک لە بەشەکان هەمویان بێکتری و بەستیتەوە و ڕەوانەی پەنجەرەیەکی تریان بکەیت هەروە ینی بەشێکی تری گرنگینەوە ئۆبجێکت لە بەشی 3دیە کەواتەوە تۆ بتوانانی هەموو ئۆبجێکتەکان بە شێوازی 3D بینی ببەی ئەوە 3D هەموو ئۆبجێکتەکان بکەوە هەموو شەیپەکان لێرەکەوایە و هەر هەمیشیان لێروکانە لەوەی معلوم بە کە وابەستەی نول ئۆبجێکت بوونە لێرە کە تو دەی برین پرۆپێتسی 3D دەبێتەوە کاتێکەوە حرەکاتی 3D ئەنجام دەدەی هەر هەمویان حرەکاتەکان وەردەگرن و وەروە بە شێوازی زۆر جوان دەتوانی برین کیفریماتیشی لە بۆ دابنەی کاتێکەوە تۆ کیفریماتیش لە بۆ دانا ئەو کاتی تۆ دەتوانی شتی زۆر جوان و ناوازە ئەنجام بدەی کەوا بڵێن لە بۆ پرۆژەکەی خۆت لە بۆ کار و پیشەکەی خۆت لە بۆ ئەو شتێکەوە لە مێشتی تۆدا هەیە لە ڕێگەی کیفرێمەکان شتی زۆر جوان و ناوازە ئەنجام دەی بە شێوەیەکی گشتی برین نۆڵ ئۆبجێکت کەوا ئێوە ئێستا بینیتان بریتە لە چێ لە وابەستەکردنی هەموو لێرەکان بە نۆڵ ئۆبجێکت لەوێن دەرێتوانی هەمویان بەیەکەوە حرەکاتی ترانسفۆرمی بۆ ئەنجام بدەی هەر لە 3D هەر لە پۆزیشن و هەر لە سکیل ئێستا لەوانەیە زۆر لە گرنجەکەی تێنەگەن بەڵام کاتێکەوە چونە نیو پرۆژەی زەخم بە پشت ینی ئیشاءالله ئەم بە حەول قووەتی خوای گەورە ئێمە چەند بەرنامەیەکی یەک دوو بەرنامەی تەطبیقکاری جێبەجێکاریمان دەبێ من هەڵدەستم بە دروستکردنی پرۆژەیەک بۆ نمونە ڕێکلامکردن بێتن هەر شتێک بێتن هەنگاو بە هەنگاو ئیشەکان جێبەجێ دەکەم کارەکانی خۆم دەکەم لەوانەیە دەنجشی لەگەڵ نەبێت لەوان دەنجشی لەگەڵبی ئێوە دەتوانن دووبارەی بکەنەوە ئەو کاتی ئێمە لە ڕێگەی دروستکردنی ئەو ڕێکلامە ئیشاءالله ئەو شتانێکەوە باس کراوە لەوانەکانی خۆماندا یەکە بە یەکە هێدی بێری بەکاریان دەهێنینەوە بەڕێزان خۆشەویستان ئەمە کۆتایی وانەی ئەمڕۆمان بوو ئێوە زۆر ئەزیز و خۆشەویستن لەلایەن ئێمە و کەناڵی بیرۆکەوە بە هەموو شێوەیەک ئیشاءالله لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین ڕەنگە پرۆژە و بەرنامەی زۆر جیاوازترمان هەبێتن ئەگەر تەمەەن بوار بداتن خوای گەورە پشت و پەنامان بێ
خۆشەویستان تاوانەیە چتر بەخوای گەورتان ئەسپێرین خدای هەم خدا پشتمنای میشەیم لاکتان بێت و هەمیشە شاد و بەختەوەر و سەرفراز بن.